سڵاو لە خوشکان و برایانم، هیوادارم هەمووتان لە خێر و بەڕەکەت دابن. مۆزوعی ئەو ڤیدۆیە ئەوەیە کە خزمەتکردن، داواکاری لە هەمووی گەنجی کوور دەکەم کە ئەو کەسانی کە یانەیە بۆ نمونە ڤیدۆ دروستکەن، تکایە ڤیدۆیەک دروستکەن کە خزمەتی خەڵک بکەن، بۆ نمونە ڤیدۆهای زانیاری. من سەرەتا لە خۆمەوە دەست پێ بکەم، من یەکەم شەخص بووم کە لە تووری تاریخدا زۆرترین خزمەتم بە کورد کردووە. 10 ساڵە من ڤیدۆ بڵاوکەمەوە، ڤیدۆهای زانیاری، ڤیدۆی کتێبەکان، زمان فێر بن. جا هیوادارم ئێوەش ئەو ئیشە بکەن، ڤیدۆیەک بڵاو بکەنەوە زانیاری بێنان سەردەمی کۆمێدی نەمەوە، واز لە کۆمێدی بێنن، سەردەمی کۆمێدی نەمەوە. یەکێ بێ خەمی ئەو قەومەی هەبێ، خەمی گەلی کوردی هەبێ، کاکەی فیکە فیک و جەرتەنەوە ئەو شتانە. سەردەمی ئەوە نەمەوە، سەردەمی زانیاری و تەکنۆلۆژی و عیلمە. تێگەشی دۆستی خۆشەویست، داواکاری لەو گەنجانی کوور دەکەم، ئەتوانن ڤیدۆکانی من شێرکەن، پێیج دروستکەنە و ئاەتانە بڵاو بکەنەوە. دۆستی خۆشەویست، باوەڕ کە خێریتان نەگاتێ. ئەگە زۆر کەسی ژەلان 3-4 نەفەرێک ئەگەر بە شتێک گەیشتمێن لە سەر سوشیال میدیا، تۆزێ فلۆر و ملۆریان هەبێ، ئەوانە هەموویە بێبێن دەستی من ماچکەن. تێگەشتی ئەوانە ئەو خەڵکانی کە بەشونەوانە شەکەن وەڵڵی بێقڵن، ئەوانە هەر هیچ بەهرەیەکیان تیانی، هیچ بەهرەیەک سیفرن. تێگەشتی هیچ کەس بەقەت ئیمپراتۆر خێری بۆ کورد نەبووە، حتا من لە دایک و باوکت زیاتر خێرم بۆ تۆ بووە. تێگەشتی چونکە من ئینسانێکی پرۆفەشناڵم، دنیام دیوە. جا من بۆیە هیچ کەس هەموو شەیەک من دوعاکەم بۆ قەومی کورد، خۆیە قەومە خێر و بەرەکەت چایم بکەنەوە، لە گەمژەیی دەربێن. زۆر کەسی زیرەکمان تایە، بەس بەداخەوە ڕقەمێکی زۆر کەمە. جا ئەگەر گەنجەکانی کورد ئەیانوێ زیرەک بن، ئەبێ ڤیدۆی ئاواشتی زانیاری بڵاو بکەنەوە یا کتێب بخێنەوە. من 1000 ساڵاڵم کتێب بخێنەوە. تێگەشی دۆستی خۆشەویست، بەجاری وایە بۆ نمونە خەڵک نامی بۆ ناردوم، ئەڵێ من لەو ئاەت تێناگەم. ئەخە لەو ئاەتە تێناگەی، ئاەتی مەسیح، لەبەرەوەی کە زانیاری نییە، لەبەرەوەی کە تێگەیشتن لە خوارەیە. بەڕاستی ئەگەر کەسێک یەک تۆز تێگەیشتنی هەبێ، لایەن لە 150 تێگەیشتنەبێ، یەک جار کتێبی ئەنجیلی پیرۆز بخوێنێتەوە، 100% دەبێتە مەسیحەوە. ڕاستیە، شتەکان جوان دیارە. تێگەیشتی دۆستی خۆشەویست، جا من پاداشی خۆم لە خوای گەوراوێتەوە کە ئەو خزمەتم بە کورد گرتووە. مۆزوعی ئەو ڤیدۆی خزمەتکردن بوو، تکا لە گەنجەکانی کوور دەکەم خزمەت بن. بەس خزمەتکردن باشترین عیبادەت ئەوەیە کە خزمەت بکەی. ئەوە قسەی خۆشمە، داواکاریتان لێ یەکەم. هیوادارم هەمووتان خزمەت بکەن، واز لە کۆمێدی بێنن. کۆمێدی چی؟ بە قەومە یابان گەیشتە چووە، ئەڵمانیا لە چۆیە، ئاوە بەشۆن عیلم و زانیاری و تەکنۆلۆژی بکەون، کاتی پێکەنین و ئەو شتانە نەماوە. هیوادارم هەموو کاتێ لە خێر و بەڕەکەت دابن.